كلما سمع النداء. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان وإيمان إلى يوم الدين. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وسلمت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. خۆشەویستان و بەڕێزان و فێرخوازان و زانستخوازان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لە زنجیرەی دووەم لە بەرنامەی گەوهەری زانستخوازان بە ئێوەی خۆشەویست و لە دڵا شیرین شاد بمەوە. لەو بەرنامەیە هەر بەردەوام دەبین لەو ئاداب و ئاکار و ڕەوشتانەی قوتابی فێرخواز لەگەڵ خۆی لەگەڵ خودی خۆی چۆن بیتن. لە بەرنامەی ڕابردوو باسی دوو خاڵمان کرد. خاڵی یەکەم گوتمان ئەوەیە کە فێرخواز دەبی لە مێشک و خەیاڵی دابی العلم و عیبادە. علم بەدەسێنانی علم، خوێندنەوە، مطالعە، بانگەوازی کە هەموو ڕێگە علمە دەبی بزانی ئەوە عیبادەتە. خاڵی دووەم کە گوتمان بەڕاستی پێویستە فێرخواز ئەوەی بگاتە بەرنامەی ژیانی خۆی، ئەویش ئەوەیەکەوە لەسەر ڕێڕەوی سەلەفی ساڵح بڕوە، لا نەدە لەو ڕێگایە بە تایبەت لە مەسائیلی عەقیدە و بیر و باوەڕ. خاڵی سێم ئێستا دەینە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست، ئەویش ئەوەیە ملازمة خشية الله تعالى، واتە هەمیشە و بەردەوام ترسی خوای گەورەی لە دڵدابی ئەو فێرخوازە. بەڕاستی زۆر میهمە بەڕێزان و خۆشەویستان، بەڕاستی ئەگەر ئەهلی علم لە خوا نەترسێن، ئەدی خەڵکی عەوام، خەڵکی ئاسایی دەبێت چۆن بێتن. لۆیە بەڕاستی ئەو سیفەتێکی زۆر میهمە. یعنی پێویستە فێرخواز دەرەوە و ژۆرەوەی، یعنی ناو ناخی و دڵی لەگەر هەموو ئەندامەکانی لەشی خۆی کە لە دەرەوەیە بە دەرەوەیە هەر هەمووی بڕازێنتەوە بەو سیفەتە. یعنی کاتێک تەمەشای ناوچاوی دەکەی، کاتێک شتێک دەبیستی، کاتێک شتێکی لێ دەبیسترێ، هەر هەمووی خەشیەتی خوای گەورەی لێ بخیندرێتەوە. لە ناو دڵی ڕا ئەگە ترسی خوای لە دڵ دابی، قسەکانی کاریگەر دەبێ، کردارەکانی بەسەنگ دەبن. لۆیە بەڕێزان پێویستە ئەهلی علم، زانستخواز، فێرخواز یەکەمی شت دەرەوەی، یعنی ئەندامەکانی ئەوەی کە بە دەرەوەیە بڕازێنتەوە، ئاوەدانی بکاتەوە، بینایی بکە و دای مەزرێنی لەسەر کردداری باش. معنای چێ کردداری باش؟ ئەو کردارانی کە بە دەرەوەن لە نوێژەکەی نوێژێکی تایبەتمەند بی، کاتێک سەدەقەی دەکا فەرقی هەبی لەگە سەدەقەی خەڵکی، و کاتێک کە دەعوە و بانگەوازی دەکا خۆی یەکلا بکاتەوە لە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا. پێوەی دیار بی لە دەنجی، لە ڕەنجی، لە بیستنی، لە هەرسوکەوتی، لە ماڵ و منداڵی، هەمووی ئەوە ظاهیریە. دەبی بەڕاستی ببێتە نمونە و قودوە وەکو پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بەو شێوەیە وابیتن. و هەروەها دەبی ناو دڵ و دەرونی خۆشی ئاوەدان بکاتەوە بە چەندین صفات و ڕەوشت و ئاکاری زۆر جوان و باش، لەوانە ئیخلاص پانتایی دڵی دابگریتن، خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو یعنی زالبی بەسەر هەموو عەرشی دڵی. و هەروەها ئەو فێرخوازە ئەو قوتابیە پێویستە بەڕاستی بە معنای کەلیمە پشت بەخوا ببەستی، ترسی خوای لە دڵ دابیتن. ئەوەیە بەڕاستی ئەهلی علم دەبی بەو شێوەی بیتن، دەرەوە و ژۆرەوەی، ناخی و یعنی ناو ناخی و دڵی، واروها لەگەر ئەندامەکانی لەشی هەمووی ترسی خوای گەورەی پێوە دیار بیتن. اینجا بەڕێزان و خۆشەویستان بە شێوەیەک ئینسان ترسی خوای گەورە لە دڵ دابیتن. ئەوەیە کەوە دائیمەن هەرچی دروشمی دینە، شیعاری دینە، بەرزی ڕابگری، بە گەورەی سیر بکەی، نابێ ئەتوو ڕێگ فێرخواز بی، ئەهلی علم بی، نوێژەکانت بەو شێوەیە نەبیتن، نوێژی سبەینت بچیتن، حیف و مخابنە. واللهی یعنی جێگای ئەوەیە کە ئینسان مسڵکی بە قەلب دابێتن. ئەهلی علم بی، فێرخواز بی، بێوێ سبەینە ببێتە داعی و بانخواز، بەڵام نوێژەکانی ڕێک و باش نەبی. نوێژ لە دروش مشعیرەتی ئیسلامە، زۆر میهمە ئاگادار بی، بە تایبەت فەرزەکان کە دەڵێن فەرزەکان، نوێژی فەرز واتە زەکات، ئەگەر ئەو کەسێک ئەهلی زەکات بیتن، دەوڵەمەند بی، و هەروەها لە بەڕۆژی بوونی مانجی ڕەمەزان حەج، هەموو ئەو شتانێک کە فەرزە بە جوانی بەڕاستی لێی ڕنگ بداتەوە. و هەروەها دەبێ ئەهلی علم، زانستخوازان سنەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لێیان بەدەر بکەوی، لێیان دیار بیتن و عمل بکەن بە هەموو ئەو شتانی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێ کردینە.
ئەوەیە خەشیەتی خوا. هەر شتێکت زانی کە زانیت خەڵکە پێویستە لێ شارەزا بن ڕای بگەینە، شتێک بە خۆت ئەنجامی دەدەی پێویستە خەڵکی لێ ئاگادارکەی و بانگەوازی لە بۆکەی و خەڵکی لێ شارەزا بکەی. لێ بەڕاستی فێرخواست ئەهلی عیلم دەبیتن، دەبی دەلیلی خەڵک بی، ڕێگای خوا بە خەڵکی پیشیان بدا بە کردارەکانی بە عەمەل و کردارەکانی. ئەها بزانن نوێژی مامۆستای چەند جوانە، ئەها نەک مامۆستابی تەمەشای سەقف و سەعات و ئەوەی کە یعنی خەڵک ڕەخنە لە مامۆستای بیری. بەڕاستی ئەوە جێی ئەسەفە. لێ بەڕاستی یعنی خاڵی هەرە گرنگ ئەوەیە کە ئینسان حەز بکاتن ترسی خوای گەورە سوبحانه وتعالى لە ناودڵیدا. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەصل العلم خشية الله تعالى. سبحان الله. أصل العلم بنتيني علم تيا لبو أهل علم أوي خشية الله تعالى، ترسي خوار لدل دابتا نابي أتو ريقاي علم بقر يبر ترسي أون دي خوار لدل دانبي كعبادتي زور ساتي بكي شرم لخوانكي لو براستي زوزر ميمة بزانا خواي يقولك وصفي أهل علم دكاد فرموه إنما يخشى الله من عباده العلماء. إنما أداة حصري بيدوتري واتا بمنحصري بدياري كراوي خش يعني خش إنما يخشى الله أواني لخوادة ترسن شين أواني براسي لخوادة ترسن من عباده العلماء لناو بندكاني إخوة علماء كان لخواي قولة ترسن أواي تفسيري أو آيات براسي حتى ها علماء كان الراستقينا ترسي خواي قولة لناو دل دايا براسي زوز المهمة إنسان يعني فير خواس بەو شێوەیە ترسی خوای گەورە لە دڵدا بیتم. کۆ ئینسان ترسی خوا لە ناودڵی ئینسان دروست دەبی، ترسی خوا بەو شێوەیە لە ناودڵی ئینسان دروست دەبی خوای بناسی. بەڕێزان مەقولەکەیە ئەهلی علم دەڵێن ئینسان چەند لە عەبدێکی بترسێ لێی ڕادەکا، بەڵام لەگەر خوای گەورە پێچەوانەیە چەند ئینسان شارەزای خوابی، چەند ئینسان لە خوای نێزیک بی حەز دەکە زیاتر لە خوای نێزیک بیتن. یعنی شارەزابوونی هەندێک لە عەبد و بەندە دەسەڵاتدارەکان دەبێتە ماوەی ئینسان لێیان ڕاکە، بەڵام چەند ئینسان شارەزای خوابی بۆی ڕادەکەی. فەفیڕوا إلى الله، بڕۆن بەرەو خوای گەورە سوبحانه وتعالى. خوای گەورە ئەمرمان پێ دەکا. ئینجا فەرق چییە لە بەینی خەشیەت و خەوف؟ تەماشا بکە. خەشیە ئەوەیە کەسێک لە یەکەشی دەترسێ لەبەر زاتی شەخصەکە لێی دەترسێ، کەسێکی دەسەڵاتدارە لێی لێی دەترسێ. بەڵام خەوف ئەوەیە کابرا زەعیف و لاوازە لێیە لە کەسەکە دەترسێتن. یعنی ئەگە کەسێک لە کەسێکی بترسێ دەرێ خەوف، ئەو خەوفە لەوەی بەکاردێ کابرا مەسەڵەن خەوفی هەیە بەخۆی بێهێز و لاوازە دەسەڵاتی ئەو کەسەی دیە. ئینسان دەبی بە تایبەت ئەهلی عیلم هەم خەشیەتی هەبی لە خوا هەم خەوفیشی هەبیتن. لەو کاتێک کە خەشیەتت هەیە لە خوا حەز بە عەزەمەت و گەورەی خوای گەورە دەکەی، لێیە حەز بە ئیفتیقار و لاوازی خۆت دەکەی بەرامبەر بەخوا. وەلەو کاتی حەز بە بێدەسەڵاتی خۆت دەکەی گەورەی خوای گەورە دێتە بەرچاو و لەو کاتە لە خوا دەترسی لێیە گوناح و تاوان ناکەی بەرامبەر بە ئەمر و فەرمانی خوای گەورە. بزانە خوای گەورە دەفەرمێ فەلا تەخافوهم وخافوني إن كنتم مؤمنين. مترسن لا كافركان وخافوني بەڵکو ئەگەر بەس ئێوە ترسی منتان لە دڵدابی إن كنتم مؤمنين بەس تەنها لە من بترسن ئەگەر ئێوە بەڕاستی ئیمانداری ڕاستەقینەن. چونکە ترسان لە خوا واللهی خوا ئەمین دەکا لە هەموو کەسەکی. ترسان لە خوا ئینسان ئەمین دەکا لە خەوفی هەموو شتەکی. ئەگەر لە کۆڕۆنای دەترسێ، ئەگەر لە نەخۆشی دەترسێ، ئەگەر لەوەی دەترسێ منداڵت خراپبی بەس بەینی خۆت و خوا چاک بکە، علاقەت لەگە خوای بەقووەت بی خوای گەورە هەموو شتێکت لە بۆ ئیسلاح دەکاتن، هیچ شک و گومانن نەبیتن. لێیە تەمەشا بکە بەڕێزان و خۆشەویستان کەواتە ئینسان پێویستە ترسی خوای لە دڵدابی لەو کاتی بەنهێنیە لە بەینی خۆی و خوای گەورە لە ناو جێ و بالینگانەکەی خۆت، لەو کاتی لە خەلوەتدای، لەو کاتی لە ناو نوێژدای، لەو کاتی لە ناو شەو و نوێژدای، وەلەو کاتەش لە ناو خەڵکی دەبی قودوەبی لەو خەڵکی. حتا کە لە بازار دەڕۆی دەبی کەسێک بی لە هەیئەت و شەکل و شێوەت بەڕاستی ویقار و پیاوەتی و مردایەتیت لێ بخیندرێتەوە. ئەوەیە کە بەڕاستی عالیمی ڕەبانی پێدەوترە. عالیمی ڕەبانی چییە؟ ئەوەیە هو الذي يربي نفسه ثم يربي غيره. عالیمی ڕەبانی ئەو عالیم و زانایی کەوا بەڕاستی پێدەوترە عالیمێکی ڕەبانی
خوایی ئەو کەسەیە دائیمە پەروەردەی دڵ و دەرونی خۆی دەکا لە بین و خۆی و خوای گەورە کردەوەی چاک دەکا لە پاشان ئیسلاحی خەڵکی غەیری خۆشی دەکاتن خەڵکی غەیری خۆشی پەروەردە دەکا لە خێزانی لە ماڵی لە منداڵی لە دەوروبەری حیف و مخابنە گەنجی بەڕێز فێرخوازی بەڕێز سبەینی ئەتوو مەندیلت لەسەر بی لەسەر مینبەر بی دعوە بکەی و دعوەی ئیسلاح بکەی ماڵ و منداڵەکەت بەو شێوەی نەبی والله شەرمەزاریە لە بۆ دنیا و قیامەتت والله شەرمەزاریە لە بۆ خەلق و خالیقی خۆت هەمووی یعنی بەڕاستی ئینسان لی پشیمان دەبتەوە لۆیە گەنجی بەڕێز ئەگەر دەتەوێت هێشتان پرۆسی هاوسەرگیری ینی نەتوێت ناو پرۆسی هاوسەرگیری و هاوسەرگیریت نەکردووە لە ئێستا ڕەخەم بخۆ لەو ئافتیدێکی خێزانی خۆت لۆی شەرمەزاری دنیا و قیامەت نەبی ترسی خوای گەورە لە دڵدابی لۆیە بەڕێزان ئەها تەماشا بکە لە دێرە شعرێک دەڵێ وعالم لم يعملا بعلمه معذبا من قبل عباد الوثن عالمك عملنك بعلم خوي ئەو عالیمە لە ڕۆژی قیامەتێ سزای بەردەکەویت تاوانبار و گونەعبارە سزا دەدرێ پێش ئەو کەسانەی کەوا بتپەرستن بزانە چەند خەتەرە سوبحان الله لۆ چکە کەسێک بتی دەپەرستی ڕەنگە عوزر بە جەهلی هەبی ڕەنگە ئەو کەسە جاهیل بی نەفام بی بەڵام ئەتوو عالیمی نابی بەڕاستی ئینسان علمی هەبی لە خوای نەترسێتن ئینجا بەڕێزان و خۆشەویستان تەمەشا بکە یەک نمونەتان ببینمەوە نمونەی گەورەترینی سەحابە ئەبوو بەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەبوو بەکری سیدیق دەرێ عەبدەکی هەبوو ئەو عەبدە هەموو جار خواردنی لۆ دەیناوە ئیمامی بکر خواردنەکەی دەخوارد بەڵام عادەتی وابوو ئیمامی بەکر دەستی لە بۆ هیچ خواردنێک درێژ نەدەکرد هەتا نەی پرسی با لە چێت هینایە ئەو عەبدەی دەڵێ جارێکیان خواردنی لە بۆ هینا گوتی لە چێت هینا گوتی واللهی ئەی ئەبوو بەکر ئەمن عەبدی کەسێکی بووم وەختی خۆی یعنی برین ئیشی جادوگەریم دەکرد کابرایەک جادوی پێکردم پارەکەی نەدامێ ئێستا تووشی کابرا بوومە و پارەی جادۆکەم لێ وەگرت ئەمش بەو خواردنم دا و لۆتم هینا سوبحانەڵڵا دەرێ ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پەنجەی لە قورجی خۆی ڕاکرد واللهی ئەوانەی دەجێڕنەوە برین ڕاوی ئەوەی ئەو ڕووداوەی دەڵێ ئیمامی ئەبوبەکر ڕەنجی تێکچوو ئاو لە چاوی دەهات دەم و چاوی سۆر هەرگەڕا هەندەمەی نما بخچێ گوتمان ئێڕحەم بی نەفسیکە یا ئەبا بەکر ڕەحم بە نەفسی خۆت بکە وتی واللهی نابی ڕزقی حەرام تێکەری بەدەنی ئەبوو بەکر بی پەنجەی لە قورجی ڕاکرد پەنجەی لە قورجی ڕاکرد حتا هەموو خواردنەکەی هیناوە سوبحان الله ئەوەیە لە خوا ترسی لێ بەڕاستی ئینسان ئەگەر لە خوای بترسێ دەی بەو شێوە بێ خاڵی چوارەممان لە دەربارەی ئەو ئاداب و ڕەفتار و ئاکارانەی قوتابی و زانستوازان ئەویش بریتە لەوەی دەوام و الموراقەبە واتە هەمیشە و بەردەوام ئەهلی عیلم زانستوازان دەبی هەز بکە بە کامێرەی ڕەبانی ڕەب العالەمین دەبی بزانی خوای گەورە مراقیبە لەسەری یەکێک لە ناوەکانی خوای گەورەش الرەقیب خوای گەورە چاودێرە بەسەر هەموو کەسێکەوە بەڕاستی دەبی فێرخواز لەگەڵ ناوەکانی خوا بشی یەکێک لەو ناوانە الرەقیب ئەو ناوەی لە ناومێشتی خۆت تۆمار بکە قەت نەکەی ئەو ناوەی لەبیر بکەی الرەقیب ناوی پیرۆزی خوای گەورەیە سوبحانه وتعالى ئەوەیە کە ئینسان بەردەوام لە بەینی خەوف و ڕەجا بژی ئەوەیە ڕقابەی خوای گەورە سوبحانه وتعالى بێ ئومێد مەبە لە ڕەحمەتی خوا بەڵام زۆری ئومێدیش دوال لێ نەکە بێ منەت بی گوناح و تاوان بکەی بترسە لە خوا بەڵام ترسانت لە خوا چۆکت پێدا نەدا لە عەردی نا بەڵکو بتکە بە هیممەتت بەرز بکات و لۆی خزمەتی دینی خوای گەورە بکەی سوبحانه وتعالى دەبی ئێمە بزانین بەڕاستی ئەوەیە کە خوای گەورە هەمیشە و بەردەوام دەمان بینی کاتێک کە جوبریل لێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری ئیمانی لێ دەکا پێغەمبەری خوا وەڵامی جوبریل داتو بە باسکردنی هەر شەش ڕوکنەکەی ئیمان باسی پرسیاری ئیسلامی لێ دەکا هەر پێنج ڕوکنەکەی ئیسلامی لۆ باز دەکا لە دواییدا جوبریل دەرێ یا محەممەد ئەخبرنی عن الإحسان ئەی پێغەمبەری خوا پێم بری ئیحسان چییە طبعا ئیحسانیش ڕوکنی هەیە پلە و پایی هەیە ئیحسان بێحەد و بێژمارە گەلک گەلک زۆرە بەڵام پێغەمبەری خوا ڕوکنی هەر بەرزی ئیحسان بە جوبریل دەڕێتن دەفەرمێ الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك إحسان أي جبريل أويا كاتك عبادت دكي
وهز بكي خواي قول سبحانه وتعالى كأنك تراه وكو أوي بتساوي خود خواي قول دبيني سبحانه وتعالى فإن لم تكن تراه أجا نجيشتي أستي هز بكي خواي قول دبيني فإنه يراك هشكو جمان النبي خواي يقول دبيني سبحانه وتعالى بزانا خواي يقول ببيغمبر دفرمي صلى الله عليه وسلم ألم يعلم بأن الله يرى هيا نازانا خواي يقول سبحانه وتعالى أو همو بنديتي خوي دبينيتن لو يبرزان وخوش ويستان براسي مراقبة أو كإنسان حزبك كخواي يقول ديبيني تخوى أجر كسيك إيش بك لبو صعب مالك كسك أوها لسيد الراوستابي تنبا توكمي تنبت زواني أو كذا إيش دكا لو خاون مالك تكذا زاني ولا الصريتي جوزو جوردي ودتي خوي زوان نشان ددا ده بزان أخوي يقول دبيني كاتق نويج دكي بويا تمشابك أو صحاباني كوصفي دزنويجي بيغمبر دكان صلى الله عليه وسلم بزان اللي دزنويجي كوا بدزوان تريشي ودزنويجي عند دشوش زين العابدين نوي إمامي علي الرضا ورحمتي خوي لسلبي يعني لا تنبشتك دقاتوا بس سيتار بش دقاتو إمامي علي رحمتي خوي لسلبي أيو زين العابد كاتك دزويج دشوش دلين لكاتي دزويش نكا رنجي تيك دسو رنجي زر أردقرا ترستي زور دكو تسري دانقو يا إمام لو أوهم خشيته تسلبتيا فرموي أتدرون أقوم بين يدي من دەزانن ئەم لە بەرامبەر دەست لە بەرامبەر چی ڕادەوەستم دەزان ئێستا ئەمن نوێژ لە بۆ چێ دەکەم و کە دەرێم الله ئەکبەر ڕوو لە چێ دەکەم ئەوەیە ئینسان هەز بە مراقبەی خوای گەورە بکە عیبادەتەکانی بە جوانتری شێوە دەبی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێویستە هەموو ئینسانێک أن يكون بين خوفه ورجائه خوفت هبي لخوا وميدشت هبي برحمتي خوا وهروها دفرمي فأيهما غلب هلك ئەگەر ئینسان زۆر لە خوای بترسێ بەڕاستی خراپە و بە هیلاک دەچی و ئەگەر زۆر ئومێدیشی بەخوابی خوا غەفوور ڕەحیمە بکەوتە ناو تاوان و گوناح خوا غەفوور ڕەحیمە هەرچی حەزی لێ بکە بە نەفس و هەوا و ئارزوو بیکە بەڕاستی ئەو ئینسانە بە هیلاک دەچی بەڵکو پێویستە دەفەرمێ بە تایبەت لە بۆ ئەهلی عیلم لە بۆ زانست و فێرخوازان دەبێ بەڕاستی زیاتر ترسی خوایان لە دڵدا بیتن وأميدشان برحمتي خواي قوربي سبحانه وتعالى كواتا بريزان وخوشويستان دائما إنسان بزانة مشابكة لا كاتي برين لو كاتدك إنسان براستي بتايبل لبوتسيري جنزان كاتي كاتو جندتي فير خوازي دبي أقدار بجنزاتي تو حول بدي ترسي خوات أبي لوي نكوي أنا وحرام بزانة مشابكة شاعين دلي إن الشباب والفراغ والجدة دفرمي إن الشباب والفراغ والجدة مفسدة للمرء أي مفسدة إن الشباب جنزايتي والفراغ دزبطالي والجدة هبوي دولمندي هرسيق أوانا مفسدة للمرء براستي ماي أويك إنسان توشي فسادي بيتن ويا أي مفسدة تخرا بكاريك توشي إنسان بسببي أو سي جنزو لاوي بريس كاتك أتفقي كاتك أتفير خوازي كاتك ري علم دقرتبر بزانه والله يق نظري بكي تندين زانستو زانياري لميشكد مسحكي ليدا دريو رج دكريتوا زور ئاگدار بە خاڵی پێنجەم و ئەدەبی پێنجەم و ئاکاری پێنجەم کە باسکەین لە خزمەتی ئێوە ئەویش تەواوکەری بابەتەکانی پێشیە القەناعەة والزەهادە واتە ڕازی بوون بە بەش و پشتی خۆت ئەوەی خوا تەقسیمی کردیە والله دري ارضى بما قسم الله لك تكن أغنى الناس راضي ببوي بو بشكو باشي كخوا بيداي دبي دولة من تريني كس زور مهمة إنسان فير خواص أهلي علم قناعتي هبي راضي بي بشكو باشي خوي نابي أهلي علم تمشي سروي خوي بكا ها فرانكس مزرعي كري فرانكس سياري آخر موديلي كري فرانكس زوب وخاص صاحب خاني كرة فرانك خاصة تاولێکردنی دۆست و برادرانی خۆت ئێمە لە هەموو چینێک باش و خراپ هەیە بەتایبەت لە ناو ئەهلی عیلم زۆر کەسەی ئەهلی عیلمە بەڵام ڕەنگە تو کەوتوتە ناو تووشی حەرام و شتی خراپیش چاو لەوانە نەکەی دنیا هەرت بخەرەتێنیتن بە دوو هەوا و ئارەزووی خۆت بکەوی بەڕاستی تووشی شتی خراپە کاربی و قەناعەتت نەبیتن تووشی ئەو
خراپ لێ زوهد زانایان کە پێناچی زوهد دەکەن دەفەرمون الزهد بالحرام معنى تێ کەلیمەی زوهد يعني يعني بەکەم گرتن کە دەرێ الزهد في الدنيا واتە دنیا بەکەم بگری کەواتە دوو خاڵ هەیە بەڕێزان و خۆشەویستان فێرخوازانی بەڕێز هەندێک کەسێک زوهد وا تێدەکا یعنی تەرکی دنیا بکەیت جلی جوان لەبەر نەکەی خۆت بە پیس و پۆخلی و ناڕێکی نیشان بدەیت دەرێەوە زوهدە نا غەڵەتە نا زوهد ئەوەیە کەوا بەکەم گرتن واتە دنیات خۆش بوێ دنیا پەیدا بکە ئەگەر پێت دەکرێت تیجارەتە چی بکەی بەڵام لەسەر حسابی دین نەبی بەڵام تیجارەتکە لەکن گرنگتر و گەورەتر نەبی لە بانگەوازیەکە ئەوە زوهدە ئەوە زوهدە کە تیجارەتیش دەکە و معاملەش دەکەی و ڕێگای شەرعیش دەگری و ماڵیش بەدەستێنی بەڵام محرمات واتە ئەو شتانە کە هێری سوورە خوای داینایە ئینسان نەیبەزێنتن دەبی زۆر ئاگدار بی لێ الزهد بالحرام والابتعاد عن حما ئەو سنوورانی کە خوا داینایە لە بۆ حرام ئینسان لێی نزیک نەکەوتەوە بالكف عن الشبهات واتە ئەو شتانی گومانی تێدایە دەستی لێ هەگری نەیکەی وعن التطلع في أيدي الناس وهروە چاو نەبڕیە ئەوەی لە دەستی خەڵکیدایە بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله دوو ئامۆژگاریمان دەکە ئەو دوو شتەی جێبەجێ بکەی بەستە هەم لە دنیای و هەم لە قیامەتی کافیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ازهد ما عند الله تكن أعبد الناس ازهد ما عند الله تكن أعبد الناس واتزهدت هبي لو رحمة قورة يعني خواي قورة سبحانه وتعالى لوي لكن خواي قورة هي سبحانه وتعالى دبي عابد ترين كس لأخوانات ترين كس حد دجمير دي واتا معناته ازهد ما عند الله أوي خواي قورة بي بخشي رازيبة بقسمتي خوا ببشتي خود رازيبة لوي كخوا بقسمتي كدي لرزقي حلال رازيبة تكن أعبد الناس دبي كسي كوا عابدترين وخوا پرستريني كس وهروها بيغمبري خوا دفن واسهد ما عند الناس تكن أغنى الناس وهروها بكم بقرأوي كخلق هيتي تساول لمالي خلق نبي دبي دولة من تريني كس زور كس هيا زور فقير وهجارة زور مالي كما بلام زور بعزة النفس جولو بەرگەکەی زۆر جوان و ڕێک و پێکات چێخوایانی خۆی نیشان دەدا مردانە خۆی نیشاندا چاو نابرتە ماڵی خەڵکی واللهی دەوڵەمەندەکان حەسوودی بەوەی دەبن بەو کەسانە دەبن بە تایبەت لە مامۆستایان مامۆستای ئاینی دەبی جلو بەرجی دەبی دائما مندیلی قیدبی دەبی دائما و هەمیشە کەسێک بی وا خۆی نیشاندا زۆر دەوڵەمەندە نەک بپارێتەوە لە خەڵکی واللهی پارانەوە لە مەجلیسی دەوڵەمەندان بە تایبەت بەس تەنها ئینسان سووک دەکا ڕسوایی دەکا لە بەرچاوی خەڵکی دێخیتن بەڵام کەسێک خۆی بە گەورە نیشامدا خەڵکیش بە گەورە سەیری دەکاو لەکن خوای گەورە سبحانه وتعالى گەورە دەبیتن کەواتە زوهد ئەوەیە صون النفس پارێزگاریکردنی نەفسە وەلەیسە بذل النفس بەڵام معنی ئەوەی نییە جلو بەرجی خراپ لەبەرکەی بەڵکو ئینسان هەوڵ بداتن بەڕاستی ئەگە دەتەوێ چاو لە دەستی خەڵکی نەبی مەحاولکە بە قەدەرای ئەو پارەی دێتە دەستت سەرفکە ماڵ و منداڵەکەشت ئەوها ڕابیدا نەک بێ مەسرەفێکی گەلک زۆر بکەی یعنی ئاغایانە بژی ئەو وەختیش مەجبوری لە خەڵکی پام بکەی و مەجبوری تووشی شتی خراپ بی و هەروەها زۆرجە تووشی قەرد دەبی لێ ئینسان بە قەدەر بەڕی خۆی پێڕابچێشی وەکو کوردەواری دەرێ کەواتە بەڕێزان ئەمە دوو وشەمان هەیە یەکەچیان وەڕعی پێدەوترێ دووەمینیان زوهری پێدەوترێ وەڕعتیە الوەرع ترك ما يضر في الآخرة وەڕع ئەوەیە واسهێنان لە هەر شتێک کە زیانت پێدەگەینی بە ئاخرەتت ئەو وەڕعە لۆ کابرا مەسەن هەندێک شتی ناکە حەلالە بەڵام خۆی لێ دەپارێزی لۆ دەرێ ئەو شتە هەچەندە موباحە ئەمن خۆی لێ دەپارێزم دەیگرم لە جیاتی ئەوی بچم تووشی قەرد بم لە جیاتی ئەوەی کەوا تووشی شتی خراپ بم نە ئەوەی ناخۆم ئەو شتە حەلالە مەسەڵەن لۆ نمونە کەسێک دەتانی هەموو ڕۆژێ گۆشتی بخوا بەڵام تووشی قەرداری دەبی نا دەرێ هەفتەی یەک جار دەیخۆم بەڵام چاوم لە دەستی خەڵکی نییە ئەو وەڕعە قیامەتی خۆی پێدەباتەوە ئەدی زوهد چیە تەرک ما لا ينفع في الآخرة هەندێک شتێ سوودی نییە لە بۆ قیامەتت وازی لێبینی ئەوە زوهدی پێدەوترێ پێویستە طالب العلم فێرخواس فەجمع بینەهما هەم وەڕعت هەبی هەم زوهدت هەبیتن بەڕاستی بەوەی ئینسان دەگاتە دەرەجەی تەقوا و دەگاتە دەرەجەی ئەوەی کە ئینسان بەڕاستی
ببێتە فێرخوازێک و ڕێگای خوا و پێغمبەری خوا بگری. خوای گەورە هەمومان بگیری لەو کەسانی کەوا أهل علم، خواي يقول بأهل علم بمانجيري، خواي يقول بطالب العلم نصيبك. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.